هاوکارم لە هەموو لایەک بەهۆی ئەم بارودۆخ و بەتانە خوازراوەی کە ڕووی لە مرۆڤایەتی کردو و جیهانی گیرۆدا کردووە بۆ پەڕی هۆشیاری و هەستکردن بە بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەین. نەترسین بەڵام وریابن. پابەند بین بە تەواوی ئەو ڕێنمایی و ئامۆژگاریانەوە کە هەریەک لە وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی تر لە لیژنەی بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا ڕۆژانە و بەردەوام ئاگادارمانەکەن و ڕێنوێنیمانەکەن. پاکوخاوێن بین و تەنها بۆ ماوەی 2 هەفتە لە ماڵەکانی خۆمان کەرەنتینە بکەین. بۆ پەڕی دڵسۆزی و خۆشەویستی و هەستکردن بە بەرپرسیارەتیەوە بە خزمان و دۆستان و هاوڕێیانمان بڵێین مێن بۆ باڵمان. بە ئومێدی تەندروستیکی باش بۆ هەموو کوردستان. باش ناوێ من مەبیل عومەر گۆتنگم دژیم لە ئەڵمانیا. نەما من ئەوە بۆ خەڵکی کوردستان ئەو 2 هەفتی لە ماڵ بمێنن زۆر مهمە بۆ خۆپاراستن ژە ڤایرۆسا کۆرۆنا. گوهداری تعلیمات و ئەوێن وزارەتە تەندروستی و حکوومەتە کوردستان بن بە هەمپێک بە خوا و خۆشەویستیان خوا خێزان خۆ بپارێزن. من ناوم یوسف ناسرا و باپی ڕوانزی لەگەڵ مناڵەکەم لە ماڵەوە ئەمێنینەوە هەموو ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی وەکو خۆی جێبەجێ ئەەکەین بۆ سەلامەتی خۆمان و سەلامەتی کەس و کارمان. داواش لە هەموو خەڵکی کوردستانەکەم کە لە ماڵەکانی بمێنن ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆی جێبەجێ بکەن بۆ سەلامەتی خۆیان و کەس و کاریان بە هیوای سەلامەتی بۆ گەشت هاوڵاتیانی کوردستان. داخوازت کەم و خەلکی ما خربەبوونا چێنەکەت الجیهان جیهێن گشتی هەتا ڕادەیەکی یان کو هەگەر بشێنجی چجارە ژمال دەرنەکە بن وێ ماوەی کو هاتیە دەست نیشانکردنش عالی حکوومەتە هەرێما کوردستانی بە چونکی ئەف دەوامە و ئەف تشتێت هەموو هاتینە ڕاوەستاندن ji ber سەخلەمیامە ji ber سلامەتیەمە هەرچەندە ئەف تشتێ هەزیانەکە مەزنە مادی دگەهینیە وڵاتی مەم شێوەیەکی گشتی و هەتا ڕادەکێژی خەلکێژی لێ هەرچەندە زیانن مادی گەلەکن لێ ساخلەمیە مرۆڤ ژیانە مرۆڤ هەر شتێکی دی گرنگترە.